لەگەڵ ئەو تەسبیحە جوانەی سەرکۆ کە بەدەستێتی منیش ملوانکەیەکی زۆر بۆن خۆشم بەدەستەوەی کە زۆر جوانیش هۆنراوەتەوە. ئەمانە بەرهەمی دەستی میوانی کۆتایی ئەم ڕۆمانن خات و کوێستان عەزیز کە دەست ڕەنگینن بە بەرهەمە جوانەکانی لەلامان ئەبێت کارێکی زۆر زۆر با بڵێن سیر و تایبەتی کردو خۆی باسمان بۆ ئەکات چییە ئەم با بڵێن کارە تایبەتەی کە خات و کوێستان توانیوێتی ئەنجامی بدات و لە پاڵ با بڵێن ئیشە جوانەکانیە هەر بۆیە ئەچمە لای خات و کوێستان لەگەڵەوەی کە زۆر بە خێراتنی لێ ئەەکەین دەستخۆشی لێکن بۆ بەرهەمە جوانەکانی خۆش ستدیۆکەمانی ڕازانەوەتەوە بە بەرهەمەکانی و بە بۆنی خۆشی ئەم مێخەکە خۆشە خۆی یەکەم جار باسی ئەومان بۆ بکە فکرەی ئەوەی کە بێتە ئەم بابەتەوە بێتە بازاڕی کارەوە بەم شێوەیە بەرهەمی دەستی خۆی با بڵێن ڕەوانی بازار بکات باسمان بۆ بکات لە چیۆ بوو ئەم بیرۆکەیە. بەڵێ بدایەت هەر خۆم زۆر حەزم لە ئیشی دەست بوو پێشتر من لە ئیشی دار تاشە ئیشمە کرد زیاتر ئێتیمان مایە بە ئیشی دار بەس دواتر ئەیتر دوورمان ماوەیەک بڵین مامۆستایی دەورەی دوورمان بووم چەند کەسێک لە بەردەستمە ئەوە تەواو کردووە و ئیسفادەشیان لێ کردووە یعنی هەستم بەوە کردووە کە زۆر خەڵک هەست ئیسفادەی لەو ئیشەی من کردووە بەردەوام بووم لەگەڵیانە دواتر هاتوومەتە سەر بەشی سیرامیکیش چەند شتێک لە چەند بوارێکە خوار بوارێک نییە سیرامیکە کە زۆر جیاوازە ئەم ئیشانی کە ئێمەیکەین ئەبێ بە پێی ئارزووی خەڵکیش بێت لەگەڵ ئەکسسواراتی ئافرەتان خانمان ئێمە زۆر یعنی احتیمامە بێ بین بە خانمانی خۆمان کە بتوانن ئەو شتانە ببین و بیشیکەن یعنی هەوڵمان داوە بۆ ئەوەش کە لە پاشە ڕۆژا فێریشیان بکەین هەر بە هەمان شێوە دەوراتیان بۆ بکەینەوە دەستەکانی خۆش بێت زۆر بەخێر بێت لە لەم هەموو کارە جوانە بەڕاستی من وە خۆم بە هەمووشمان دڵخۆشین کە تۆ چاکبوونەوەیەکی یعنی لە نەخۆشخانەی هیوا و لە نەخۆشیەکی زۆر مەترسیەوە ڕزگارت بۆ تێو پەڕاندووە و هیوای چاکبوونەوە بۆ تەواوی ئەو نەخۆشخانەی کە لە نەخۆشخانەی هیوان و بەدەستە و گرفتەوە ئەناڵێن بۆی کاوانی جارێکی تر بێنەوە ناومان و بتوانە ژیان گرنگی پێبن و درێژەی پێبن ئێمە زۆر دڵخۆشین بە هیوای تەندروستێکی باشتریش سەرکۆ بۆیە منەژوتم تم کارێکی زۆر سەیر و تایبەتیشی کرد لەگەڵ ئەوە جێگەی دڵخۆشیە تا زاڵ بووە ئەوە هیوایەکە بۆ هەموو ئەوانەی کە نەخۆشن لەگەڵ ئەم کارانە تا هەر بەردەوام بووی لە کاتی نەخۆشیەکەش تا یاخو چۆن بەس ئەو مدەی کە کیمیایی وەرگرتو ئەوە ناتوانیت ینی هەموو کەس ناتوانێت بەس دوای ئەوەی کە چاک بوومەوە هەندیسەوە یعنی لەو کاتانەشە هەر هەوڵمایە لە ماڵەوە کە ئیش بکەم ینی هەر خافڵم نەکردو ئیشەکانم و حەزم پێی بووە ئەوەی کە خولیای ئەو ئیشانە بێت ناتوانێت دەسی لاوکرێ ماماکان هەر نەخۆشیەکیش بێت بەس لەخوا بەزیای بشکر زاڵ بووم بەسەر خۆمە تێمپەڕان و هیوادارم ئەو نەخۆشانش کە لە هیوان هەر چاو لە من بکەن و بەو شێوە جا باسی نەخۆشخانە و چاکبوونەوەمان کرد جەنابەت لە پاڵ ئەم ئیشانەیە کۆمەڵک باڵێن بەرپرسیارەتی تریشت هەیە هەر بە نەخۆشخانەی هیوا و بۆ نەخۆشیەکانی داون و ئەوانە پێم خۆشە باسێکی ئەوەمان بکەین حەزمان ناکرد فرمێسک بێتە چاوانتەوە بەڵام ئیشەڵا ئەمە فرمێسکی خۆشی بێ بە چاوەکان تا دێتە خوارەوە و هەمیشە بە خۆشحاڵی و دەم بە پێکەنن بتبێنین خات و کوێستان باسێکی ئەم ئەرکانەی تریشتمان بۆ بکەکەوەی ئەوە نە چالاکی ماشەڵڵا بەڵێ ئەرکەکانم تاوان من لەگەڵ ڕێکخراوەکەم زۆر سوپاسی ئەو ڕێکخراواکەم کە منی هانیە ئەم بەشەوە کە بڵین یەکەم شت کە بینیانم کە بەو شێوەیە ئەف و دەست خۆش زۆر سوپاس کە زانیان ئیشەکانم زۆر گرنگیم پێیاوە و لەگەڵ نەخۆشیەکەشمان بەردەوامم زۆر سوپاسیانەکەم یعنی هەمویان دەستخۆشیان لێ کردو بێگە خان کاکسیروان سەرۆکی ڕێکخراوەکەمان کاکسیروانە لەگەڵ بێگە خان هەم ئایلێتی زۆر زۆر گرنگیان پیاوم و هەر لە ئەوەڵەوە داوان لێکردم بێمە کورسات ینی ئاوە بەرنمەیەکی وا پێشکەشکەم زۆر سپاسانەکەم ئەیتر من بەڕاستی ئەو کاتەمە جالم نەبوو ئەیتر تۆزێ هەوەنیە شەرم ئەەکەی لە بیدایەتە بەس دوایی وتم ئیشەڵا و شەرمە ئێمە زۆر زۆر خۆش بین بەڕاستی کامڕۆ لە لای ئێمە و پێشمان خۆشە ئەم هەموو تەسبیح و ملوانکە و ئەم هەموو کارە جوانانەی کردوتە لە پێیجێکی تایبەت بە خۆت هەیە بتوانێت کەسانێکە گەرداوایان کرد لێرەوە بینەرمان بن بیانێ ئەمانەیان دەست بکەوێت پێمان خۆشە ناوی پێیجەکەش بڵێ بۆ یەکە خەڵک توانێت زیاتر ئەو کارانەی دەستکەوێت
بەڵێ پێیجم هەیە بجیهانی گوڵ بەس دێک ینی نەمتوانی وا ڕسمەکانم پەخشکەم بەڵام بە ئیشەڵا بەردەوامە بم لەم ماوەی داهاتوە هەمووی پەخشەکەم و خەڵکەی بینێ لەگەڵ ئەوەشە ببوورە ئەم ئێستا چەندین ڕێکخراومانەیە و خۆشە ئاماژۆ پێ لەوانەیە لە ڕۆژانی هەینیە یاخۆ کاتێک دیاریکرێ خانمان دەستڕەنجینە کارەکانیان نمایشەکان لەگەڵەوانەیە هیچ بەشدارە بیت؟ ڕێکخراوەکانی کەنا بەس من تەنها لە ڕگەڵ ڕێکخراوی هوەری دەستیە باشە بەس لەگەڵ ئەوە منیش تقریبان زۆر نییە بڵێن لە ئەخیری هاوی نابوو بەڵام وەکو پارکی ئازادیمان هەبوو کە بڵێن بۆ ساختکردنەوەی ئیشەکانمان لەوێ سەخمانە کردەوە بەڵام نیان هێشت نازەم هیچ سەبەبێکیش نەبوو هەر سوتفایتە وتیان نابێ ئەو بازارە لێرە بکەن بەس ئێستا هەر هەوڵمان ناوەکو خۆم کە لێ پرساوی بەشی خاوەن پێداویستی تایبەت و نەخۆشی هیوا و داون و ئەمانە هەمووی من خۆم سەرپەرشتیانەکەم یعنی هەوڵمان بۆیەوە لەلایەن حکوومەتەوە هەوڵمان بۆیەوە ئیشەڵا بەردەوامە بین و ئەو پارکەشمان پارکی ئازادیمان بۆ ئەێنەوە ئیشەڵاکەوە بە هیوای جەنابەت ماشەڵڵا لێ زۆر دەستڕەنگینی باسی ئەوەت کرد لە بواری دارتاشیە دەستێکی باڵات هەبووە لە بواری دوورینی جلوبەرگ سیرامیک ئەم ئەکسسواراتانەی جلی کوردی ئەم هەموو هوەرە ماشەڵڵای لێبێ توانیویەتی ببێتە سەرچاوەیەکی ژیان توانیویەتی وەک پیشێک سوود بە جەنابەت بگەێنێت بەڵێ بیدات وەکو سوود بۆ مادینا بەس هەر خۆم حەزم لێ بۆ بەڵام دواتر ئێستا ناڵم کە چوومەتە پارکی ئازادی و چەند شتێکیان بینی و ئەو کاتە خەڵکەکە کە بینیوێتی یعنی زۆر تەرجیعیان کردم زۆر بەدڵیان بووە ئێستا حالیان کە پارکەکان داخست وتیان بۆچی داخان ینی بەڕاستی ئێمە حەزمان لە ئیشەکانیانە ئێوە کە ئێستانەماوە بە پارکەکەەوە دیارە ئەرەوەڵا هەمووی ینی بووبووین بە نمونە بۆ بینی بووم بەڕاستی ڕۆژێکیان هەینی بوو لێەوە بڕۆشتم ینی ویستم پیاسەیە بکەم دەگەت چە ناوڕێکمە ئەم خانمانە بەڕاستی مێزیاندا نبوو لەم سەر پارکەکان ڕازانە بێن جا خەڵکێکی زۆریش هاتبوو بۆیە بەڕاستی ئەمە جگە لەوەی کە ئەم خانمانە کارەکانیان لەوێ بتوانن بیان بە خەڵکو ساخی بکەنەوە خەڵکێکی زۆریش ئەتوانێت بڕات چێژ لەو کەشە ببینێ لەو ژینگەیە ببینێ بە هیوای ئەوەی کە ڕێگەیان پێ بدرێ جارێکی تر ئەمان کارەکانیان لەوێ نمایشکەن و خەڵکانێکی زۆر ببینێ چکە ئەمانە هەمووی کاری دەستی ئەم خانمانەیە با باسێکیەوە بکەین تا چەند لەگەڵ ئەوەیە کە ئێستا ڕاستە ڕزگارت بووە تێت پەڕاندووە و نەخۆشیە لە خۆ بەزیابێ خۆت جارێکی تر ئەو کەسانەی کە لێ نەخۆش سەردانیان کەی بۆ نمونەت لەوانەیە کەسێکی لێوێ دیارێکی ئاوای بێتێ زۆر دڵخۆش زۆر لەگەڵ ئەوام هیوام بخوازین لە مدە واش قەرارماننا لەگەڵ ڕێکخراوەکەمە چەند ئەندامێکیان وتمان بین بۆ چەند دیارەکە بین بۆ نەخۆشی هیوا بۆ مناڵەکانیان خاستن ئەو مناڵانە زۆر ئەزانین ئازار بەخشن ینی هەمووی گەورەکانیش بە هەمان شێو بەڵام مناڵەکان تەحملی ناکەن وایە جا ئەم هوەرە جوانە هەوڵەتدا و فێری کەسانێکی تر بەتایبەت ئەو کەسانەی کەلانەیە توشببووی شێرپەنجامیان خاوەن پێداویستی تایبەتن فێریان بکەیت بەڵێ خۆم بە هیوای ئەوم کە فێریان بکەم یەکێک لە ئاواتەکانم ئەوەیە کە چەند کەسێک ئیسپادە لەو ئیشە بکات خازەتەن ئەوانەی نەخۆشی هیوان زۆر ئاواتە خوازم هەموو کارەکان خۆ دەیکە یاخو کەسێک هەیە لە خێزانەکە یارمەتیت بە هاوکاریت وەڵاهی وەکو بڵێن ناڵم ئێستا چاوم شەبەکەی چاویشم تاو نییە ئەو بڵین مناڵەکان یارمەتیمێن هاوسەرەکەم یارمەتیمە زۆر باشە ئەیتر ئەوانش هەیە بەس وەکو تەسمیمەکان و دانانی نموزەجەکان خۆمەیکەم ئێستا هەر لەگەڵ خات و کوێستان کوڕێکی جوانی هاتبوو لەگەڵی خوالی نەسێنێ هەر بە دەوروبەری دایکی ئاهات یارمەتی ئەدا شتەکانی ڕێکە خست تەسویری ئەکرد گر بەردەوام ئیشەڵڵا بمێنن بۆ یەکتری جا خات و کوێستان با باسێکی ئیشەکانی شت بکەن ئەم ملوان کە جوانەیە ئێستایتر ئەزانین خەریکن لەسەری ساڵ نزیکە بووینەوە تا چەند بیرت لەوە کردووەتەوە ئەو بەرهەمانەی کە هاتا بۆ وابێت کە بۆ سەری ساڵ و بۆ بەتایبەت زۆر کەس حەزی لەوەی جلی کوردی لەبەر بکات و لە بۆنەکانە بەشداری بکە بیرت لەوە کردوەوە بەرهەمەکانت تایبەت بکەی بۆ سەری ساڵ یا بەرهەمی نوێت هەبێ بەڵێ تایەتی شیکەم بۆ سەری ساڵ زیاتر ئیتیماممان بە ئیشی خانمان زۆراوە و هەمووشی یەت بۆ ئیشانەی ئیکسوارات و شتی زۆر دیایە
هەندێکیشی بەخوا نەمتوانیەوە بیهێنم دەستە خۆش ئەمانی کە لەبەر چاوتانایە ئیتر چەند شتێکە بڵین لە ئیشی سیرامیک و کسوواراتی ئافرەتان خانمان ئەوە زۆر احتیمامم پیاوە پێشێ جاریش بۆ خانمان نەکرۆ بۆ پیاوانیشەوە بۆ پیاوانیش بۆ پیاوانی شمداناوە یان لە بیرم لەوەش کردبووە هەتا مۆ مناڵیش بۆ مناڵیش باشە جا ئێستا سەرکۆ باسی بەرهەمەکانی جەنابتی کرد بۆ پیاوان لەو ساوەکە هێناوتە پێما بە هاوکارانی ئێمە چاویان لەسەر ئەم تەزبیحانە و جوانیەکەیەتی هەموو سەرنجی ڕاکێشە تاکیدم کڕگارەکانیشە بەو شێوە باسێکم تەزبیحانەمان بۆ کە ئەوەی دەستی سەرکۆ کە زۆر جوانە لە چی دروست کراوەوە بەردی عقیقە بەردەکانن بەردی عقیقە و ئەسڵا تێقەت تێک ناچێ من شتێک ناکەم کە یان دوایی بۆم پێێنەوە بڵێن ئەوە تێک چۆ و ڕەنگەکەی یا شتێکی سڕێت ئەوە شتێکی ئەسڵە و تایبەتە ئەمەیان لە چی ئەمەیان ڕەشە وایە ئەمەیان ڕەشە ئەمەیان سەوزێکی تۆخە بڵێ ئەمەشان هەر بەپی ڕەنگەکان هەیە برانسیشی تایە ئەو مادێکی زەرد و سپیمان هەیە کامەیان ناوی چی ئەمەیان با من ئەهێنم بۆ جەنابەت ئازێت مەکێشە ئەمەیان هەر بەردی عقیقەکەیە ئەمان برانسە ئەم مادەیان جیاوازترە ئیتر ئەمانە هەمووی قورسا گەردەسی بیتی هەموو تەزبیحەکان قورسن کێشی قورسە و شتێکی جوانە هەم بۆ تەزبیحی پیاوان هەم بۆ ناو سیارە بڵێن بۆ ئاوێنە باشی ئاوێنە بەکارهێن ئەمانە بێگومان موروەکانی لێرە هەیە یان خود لە دەرەوە بۆ تێنن وەڵاهی ئێمە لە بازاری نەقیب نەقیب زۆری لەوێ ئەرەوەڵا بەدەستێنین و ئێتە خۆمانی هۆنینەوە و شتانەی کە پێویستە ئەم ڕەشیان ئەوە هاوکارانم زۆرڵێ زۆر سەرنجڕاوە لە کۆنتڕۆڵەوە هەر باسی ئەم ڕەشانە باشە جا ئەمەیان چی ئەمە من بە خاتونە قەدیمیەکانەوە بینیمە بەردیوان لەم جۆرە بە سوچێکی باڵێن هێلەکەکەیانەوە هەبوو ئەمەیان چیە ئەمە بەردی چییە خات و هەر بەردە هەر بە هەمان ناوی نییە نا هەر بەردی عقیقن هەمویان بەس ڕەنگەکانیان جیاوازە ئێستا ئەم ڕەنگی قاوەیە ئەو ڕەنگی سەوزە ئەیتر ڕەنگەکان ئەمە تقریبان خەنەیە زۆر شتێکی جوانە دوو ڕەنگە تێکەڵم کردو یەکە و بەنەوە شێوازێک هۆنیومەتەوە هەموو یەک بابەت نییە دایم لە گۆڕانکاریە ئیشەکانیشم هەر یەک نەوە نییە هەوڵم ماوە دایم لە گۆڕانکاریە بم ینی شتی کۆن دووبارە نەکەمەوە دەستەکانە خۆش بجە ئێستا لەناو کڕیارەکان گەنجان زیاتر پێما بە حەزیان لەم تەزبیحانە جاڵەتەوەیە ئەمەشیان زۆر سەرنجڕای ئەمە زۆرەبینیان گەنجان ئەمە زۆر زۆر تایبەتە زەردەکەی ئەو ڕۆسیە بەخۆوە گەرەمەی پێ نەبێت کیشە و بچووکیشە لە کوردواری تەزبیح مۆکی کەس نییە ڕاستە بەڵام هەندێک کەس هەر خۆی پێوە گرتووە جابەتایبەت ئەمانە کێشیشی هەیە تۆزێ بۆ زۆری شتەکانە بەردن یعنی بینم لەمەی پیاوانی هینی هەندێک لە ملوانەکە بەڵێ ئەمەش ئەوش بەردی شوشێ بەڵێن هەر بە هەمان شێوە ئەمەش کە درستم کردووە بەمنەوە شێوازە ئەگەر بیبینیت شێوازێکی جوانی هەیە بەڵام مرۆکان هەر دایم بە شوشە و بەردی عقیق دروستەکەم بەڵێ هەریەکە و بە نەوەیەک ترەما توانێت لەگەڵ چەند ڕەنگێکە ڕەنگی کراسە بەکاری بێنێ و لە ملی بکات دەستەکانە خۆش بجا ئەوەنەی من دقەتم داوە ڕەنگیش زۆر بەکارەهێنی حەزم لێ باسێکی ئەم ڕەنگانشمان بۆ بکڵێ ڕەنگەکانەخیت بڵێ ڕەنگەکان وڵا بێ فکرەوە بێت تەمان ڕەنگەکانیشە لە خۆتۆ نابێ شتێکدانی ناماقول بێ لەگەڵ یەکا و نەگونجێت بەپی گونجانی ڕەنگەکان کاڵ لەگەڵ تۆ خاتێکەڵێکم ئیتر هەمووی سەلیقەی خۆتە بەڵێ ئەنجابا بچین لەوەی کە من حەزم لێت هەموو جارێکی کارە دەستێکە باشە ئەمەیەکێکە لەو کارانەی شێوەی باوەشێنی هەیە شێوەیەکی باوەشێن بەڵام گەر هاوکارانم پیشانمان بن زۆر باشە ئەمە بینی ئەم چیلکانە لەوانەیە ئێمە زۆر کات بۆ گۆشت برژاندن و بۆ خواردن لە زۆربەی مارکێتەکانایە بەڵام جاری کە سوودی لێ بینێتەوە لە کارێکی وازانەوەی بەخۆ جا پێمان بڵێ بەدەر لەم
چیلکانە ئەمانە و لە چی دروستکردن ئەمانە گوڵی سیرامیکەکانە کە بڵێن دروستم کردووە ئەیتر هەرێکە لە ڕنگێک من خۆم بەو شێوازە حەزم لێتی ڕەنگا و ڕنگ بێ ئەجا ئەمەی پشتەوەی بە سەوز دروستم کردو لەگەڵ چیلکەکانە شێوەیەکی باوەشێنی هەیە شتێکە زۆر جوانە لە زاویەی ماڵەدا بندێ یاخود لە سەرمێزی میوان ئەم شتانە بۆی گونجاوە زۆر کەسیش حەزی لێتی لەو هەمە بەماڵەکەی جەنابەت ئەگەر ببینی هەر شوێنە و بە بەرهەمێکی دەستی خۆت ڕازێنراوە شاو تێر نابێت پێمە بێ لە ڕۆڵاشتم زۆرە حەزم لێتی و حەزەکەم هەر بابەتە و شتێکی تیاابێت لە ماڵەکەم خۆش بە هەر بمێنی ئەکسسواراتەکان تەبعاان ئەزانین بە تایبەت لە بۆنەکانە زۆر ئەمانە بازاڕێوادارن هەروابێ ئەوانەی کە وەک کەلوپەلی ماڵ و بابەتی جوانکاری دروست کردوون هەروکە و باوەشانەی کە سەرکۆ نیشانی داین ئەمانە چۆنە توانیوێتی بازارێکی خۆی بۆ پەیدا بکرێ بەڵێ هەیەە وەڵا بازاری هەیە وەکو پێتانەڵم ئەگەر و بازارەمان دایم بێت تەڵەبیشی لەسەر بەڵێ تەڵەبیشی لەسەر بێت جار بەجار شتی زیاترمان لێ داواکەن یا دووبارە یا شتی زیاترەوەڵێ بەو شێوە بۆمان دروستکە نانی داواکاری و تەڵەبیاتیش هەیە هەمانە لەوێەوە من وەکو هین ناڵم فرەی ئەمە ناکەم ڕاستم و شتی لە پەیجا زۆر داینم بەس لەوێ ترساخمە کردەوە وەک لەو مدەیەکی کەمیش کردنی هەموو ئەم کارانەیە کە چەنە ئەتوانی بۆ خەڵکی بیت و کاری جوان و دەستڵنجینە وەکو لایەنی دەرونی تا چەند سوودە لێ بین زۆر چونکە تۆ دانیشی بە دیارکارێکەوە گەر سەعاتێ بێ مێشکت بە تەواڵەتی هێواشە بێتەوە ئارامە بێتەوە و لەوانەشە زۆر یارمەتی دەربوو بێ بۆ زۆر قسەکە و ڕاستە ینی بۆ لایەنی دەرونی زۆر مرتاحەبی بەم ئیشانە ئەگەر سیرکەی ئیشەکان وردەکاریە جاری وهەیەت بەخواتایەک و دوی شەو دانیشتوم ئەم ئیشانە خەریکە بم زیاتر لە شەوە توانیت ئافرەت وەکو خۆتان نەزانن ئیشی ناوماڵی هەیە و مناڵی هەیەەوەی دێ بابەتێک بەڵام زۆر مێشکم پێی مرتاحەبێ لەبەر ئەوە داوا لە هەموو نەخۆشێکە مۆل لە و ساغەکانیش ئەوانەی کە لە ماڵەوە بن زیاتر ئیهتیمام بن بۆ هەمووی گرنگە هەموو کەسە گرنگام کارەوەڵا زۆر نەخۆشیەکە و لەبیرە باتەوە ساڵێکی وکم من خۆم نەخۆشیەکەمی لەبیر بردوومەتەوە حەزەکەم دایم لەم ئیشە باشەوەی سا کوڕەکەەوەمان بینێ لە کۆنتترۆل جوابزام داینشتووە بەردەسی دەکات زۆر جاخەیەکی شتێبی پێستی بڵێ بۆم بێنەوە با ئەو بکەم ئەرەوەڵا زۆر بەردەسی مەکاوە کوڕە بچووکیانمە کاکە بڵند زۆر دەستخۆشیە تاوان زۆر ئاوتە خوازم قسەیشم هەبێ بەس خوانیان بڕێ دوو کوڕم هەیە خۆی مناڵی ساڵح کوڕ بێ و کچ پێ هەر خۆش شەڵا هەر بمێنی بۆیان ئەو جلە جوانانە ئێستا خۆت دووری و تا بە پێوەی کەوت لە ئیشی شاهەیاننا وەکو پێم وتن پێشتر ئیشی دوورمانیش مەکرد ئەم جلانە ئەم دووری بەڵام ئێستا ناتوانم بەهۆی چاومە سەرقاڵی ئەرەوەڵا ئیتر زیاتر ئیتمام بخسۆ سەرم ئەیجابا من پرسیارێکیش بکەم لەگەڵام جلە جوانانە هەموو ئەکسسوارە هەیە بۆ یەک ملوانکەت نییە لە خۆت زەخمە ینی شتەکان زۆر زەقا بێ ئەوەی ئەمەم کردووە ئیتر نابێت شتی زۆرتان باشتری تینە سەر ئەوانەی کە وەکو دەست وەکو باسن ئەو موروانە ئەوانە ئەگەر کەسێک بۆ نمونە داواکاری هەبێ خۆی لە ڕەنگەکەیە لە شێوازی دروستکردنەکەیە پێت بڵێت تۆش ئەو شێوازی بۆ دروستەکەیت بەڵێ هەر پێم بڵێت یانی لەو ڕەنگێکی کەمەوێ من خۆم بۆی دروستەکەم مرۆکانم هەیە ئەو شتانێک کە پێویستەکە هەمە ئەو مەدالیایەکە گەڵیایەتی هەمە و بۆی دروستەکەمان ئەمە زۆر ناسکە هەستەکەم بە دڵی کچان بێت بە تایبەت هەمەیشی زۆر بەدڵێەوە بەڵام لە ئەمەیە بابەتی پیاوانەشمان هەیە لەمەشە بێتڵی پیاوانە نەکردیان بەتەمە ئیشەڵا پرۆژەی تازەیەمە هەمە ئەوش کوڕەکەم یارمەتیمەیە ئەو بازنی کوڕان کە بە حرف دروستەکەی هەر وەکو بازنانە ئەوە دروستێکات لە لەو مەجاالانەی کە هەیەی چونکە هیچ خوێندنی هەیە کاتێکە دەوامی نییە یارمەتیمە ئەوانە دەوە هەل لەناو هاوکارانی ئێمە مشتریت بۆ دۆزایە بۆ ئەم بازنە ئەوانە وا ئەکات ئەوەنەی تر بازاڕی جەنابەت ئەو کەسانی کە لەم بواران گەرمتر بێت بەتابێت ئێستا کە لە بۆنەکانیش خەریکی نزیکەوە بەتابێت لە سەری ساڵ و ئەمانە ئیتر پێمە بە زۆرێک لە کەسەکان حەزەکەن جلی کوردی لەبەر بکات هەسەکان گۆڕانکاریە بێشتی تازە بەخۆیانەوە ببینن و ئەمانش بێکمان زۆر جار هەر
ئەم دڵخۆشم یەکسانی کردووە پشتی بۆ پیاوانی دروست کردووە خانمان نییە پەل هەیەکە گەنجەکانیشبێکەوە بەکاری بێن ئێمە زۆر زۆر دڵخۆش بین کەلامە بوویان ڕۆبەت هیوای ئەوەی کە هەمیشە تەندروستیش باشتر لێرەشەوە و لە زاری تۆشەوە دوایش پێم خۆشە خۆت ئاماژەی پێبێت هیوای چاکبوونەوە بۆ تەواوی ئەو نەخۆشانەی کە لە هیوان بۆ هیوای ئەوەی کە جارێکی تر بێنەوە ئەوانیش دەست بکەنەوە بە ژیانێکی ئاسایی خۆیان و ئێمە دەستخۆشی لە تۆکەین تەمەند درێژیت ئەمە هەوڵێک بێت کە تۆ بەردەوام بیت و کاری باشتریش بکەیت ئیشەڵا هەر بە هیوان بەخوا نابسڕێم ئیشەڵا لەم ئیشانە و هەوڵەیەم ئەو نەخۆشانەش هەر بێنمە ئەم بوارەوە چونکە بەڕاستی لە نەخۆشخانە هیوا وەکو ئێلانێکی بچووک بۆ خۆم کە ئەچمە لایەن ئەوە چەند جارێک چوینێتە خەسخانە هەرێش چین بەردەوام چونکە من بەخوا یەک نەخۆشیش نییە دوو نەخۆشی باشەڕەتانە هی خوێنی شوهی بڵێن سنگیش ئایتر ئەو دوو نەخۆشیە شکر لەخوا بە زیابێ ڕێلیان ئەلحەمدولیلا ئەنجا ئەوانیش نەسیحەتەکەم ئەڵم ئێوەش ئێتیمان بن بە خۆتان بیر هەتا لە ناو خەڵکا باسێکم ئەڵم ئێتیمان بن بە شتانە بۆی نەخۆشەکەتان ئەوێ زۆر زۆر ئازێتان کێشای خۆشحاڵبووین بەرنامەکە جوانتر بوو لەم بەشی کۆتاییە بە ئامادەبوونی بەڕێزت زۆر سپاس لە ئەم کۆتایی تقریبا ئەوە نەمان نەما 5 ڕۆژێکمان ماوە بۆ کۆتایی ساڵی 2021 لەم کۆتایی ساڵەیە هیوای شفا بە چاکبوونەوە بۆ سەرجەم نەخۆشەکان نەخوازین هیوادارین هیوا لە دڵیان نەبڕێت